سڵاوتان لێبێت. لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین و ئەمڕۆ باسی کاریگەری ڕۆژووی مانجی ڕەمەزانی پیرۆزەکەین لەو کەسانەدا کە سستی گورچیلەیان هەیە. بە پێی جۆر و هۆکاری سستی گورچیلە، ڕۆژووی مانجی ڕەمەزان کاریگەری لەسەر گورچیلەکان دروست دەکات و پشکنین و ڕێنمایی و چارەسەری پێشوەختەی پێویستە. ئێمە دەتوانین ئەو نەخۆشانی کە ڕۆژووی مانجی ڕەمەزان کاریگەری لەسەر گورچیلەیان دروست دەکات بیانکەین بە چەند کۆمەڵەیەکەوە. هەندێک لەوانە هیچ کێشەیە لە گورچیلەکانیاندا نییە، بەڵام بە پێی چەند حاڵەتێکی درێژخایەنی لەشیان معەڕەزیان ئەکات کە ڕۆژووی مانجی ڕەمەزان کاریگەری لەسەر گورچیلەکان دروست بکات. ئەم نەخۆشانە بریتین لە ئەوانەی کە زەخت و شەکرەی درێژخایەن و کۆنتڕۆڵ نەکراویان هەیە، و ئەوانەی کە لەسەر چارەسەری درێژخایەنن بۆ هەر حاڵەتێک بێت، و ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە، و ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەییان هەیە، نەخۆشی ڕۆماتیزمەییان هەیە، و هەروەها ئەوانەی کە لاواز و بەدخۆراکن. ئەمانە پێویست دەکات پێش ئەوەی کە بڕیاری ڕۆژوگرتن بن، ڕاوێژ بە پزیشکی پسپۆر بکەن و پشکنینی پێشوەخت بکەنەوە و هەڵسەنگانی گورچیلەکانیان بۆ بکرێت و گوێ لە ڕێنماییە پزیشکیەکان بگرن. کۆمەڵەیەکی ترمان هەیە، ئەویش ئەوانن کە بە شێوازێکی کورتخایەن، بە شێوازێکی کاتی گورچیلەکانیان تووشی سست بوون بوو. ئەمانە بەهۆی هەوکردنیەکەوە، بەهۆی وشک بوونەوەیەکەوە، بەهۆی جۆرە دەرمانێکەوە کە بە هەڕەمەکی بەکاری هێناوە، بەهۆی خوێنبەربوونیەکی زۆرەوە گورچیلەکانی کاریگەری لەسەر بووە و بە شێوەیەکی کاتیە. و هەر کاتێک پزیشکەکەی بڕیاریدا کە ئەمە شێوەیەکی کاتیە و کاریگەریەکەی درێژخایەن نییە و چاوەڕێی چاکبوونەوەی گورچیلەکانێتی لەو مودەتەیە کە چاوەڕێی چاکبوونەوەی گورچیلەکانە بە هیچ شێوەیەک نابێت ئەم نەخۆشە بە ڕۆژوو ببێت و پێویست دەکات ڕێنماییە پزیشکیەکان وەک خۆی بەکاربێنێت. کۆمەڵەیەکی دیکەمان هەیە، ئەوانەی کە چووە سۆنەرێکی کردووە و لە سۆنەرەکەیە پیشانی ئەدات کە یەک گورچیلەی هەیە، و یاخود هەر پێشتر بەهۆی نەشتەرگەریەکەوە گورچیلەیەکی دەرهاتووە. ئەمانە ئەگەر بە پێی پشکنین گورچیلەکەی تری باش ئیش بکات و پزیشکی پسپۆر بڕیار بدات کە ئەو گورچیلەی باش ئیشەکات، ئەوە هیچ بربەستێک نییە لە ڕۆژوگرتنی ئەو کەسە. کۆمەڵەیەکی دیکەمان هەیە، ئەوانن کە سستی گورچیلەی درێژخایەنیان هەیە، بەڵام لەسەر بەرنامەی غەسلی گورچیلەی درێژخایەن نین. ئەمانە پێویست دەکات ئەو عیلاجانەی کە هەیەە بە پێی هۆکاری نەخۆشیەکەی، ئەو عیلاجانەی کە هەیەی پێویست دەکات پێش ئەوەی بە ڕۆژوو بێ ڕێنمایی لە پزیشکە پسپۆرەکەی وەربگرێت و کاتەکانی عیلاجەکەی بە پێی بەربانگ و پارشێ و ڕێک بخاتەوە، و هەندێک لەو عیلاجانەی کە بۆ ڕۆژوو کێشە دروست دەکات پێویست دەکات بوەستێنرێت و بگۆڕدرێت بە بەدیل. بەڵام هەندێک جار پزیشکە پسپۆرەکەی بڕیار ئەدات ئەڵێت ئەم عیلاجە بەدیلی نییە و زەروریشە بۆت، و لەوانەشە کێشە دروستکە بۆ کاتی ڕۆژۆکەی. ئەو کاتە لەسەر قسەی پزیشکی پسپۆرەکەی بڕیار ئەدات کە ناتوانێت بە ڕۆژوو بێت لەبەر ئەوەی کە ئەبێ عیلاجەکان بەکار بهێنرێت. و ئاخر کۆمەڵەش ئەوانن کە لەسەر غەسلی گورچیلەی درێژخایەنن. ئەم جۆرە نەخۆشانە ئەگەر کێشەیەک ڕۆژی ڕەمانجی ڕەمەزان کێشەیەک لەسەر ئەندامەکانی دیکەی لەشیان دروست نەکات، ئەوە ڕۆژووی مانجی ڕەمەزان کاریگەریشی ئەو توی لەسەر گورچیلەیان نابێت. ئەم جۆرە نەخۆشانە خۆیان حسابکە گورچیلەیان نییە و ئیعتیمادی کولیان لەسەر غەسلی گورچیلەیە، لەسەر بەرنامەی غەسلی گورچیلەی درێژخایەنە، کەواتە ڕۆژووی مانجی ڕەمەزان پێ ئەچێت سوودیشی هەبێ بۆیان، تاوەکو بڕی ئاو و خوێی زیادە کەمتر بڕاتە ناو لەشیانەوە و کەمتر پێویستیان بە کاتژمێرەکانی غەسلکردنی گورچیلە هەبێت و کەمتر پێویستیان بە جەلساتی غەسلی گورچیلە هەبێت. لە کۆتاییدا ئەڵێن بڕیاردان لەسەر ڕۆژوگرتن یا ڕۆژوو نەگرتن بۆ تەندروستیمان پێویستەکە تەنها و تەنها لەلایەن پزیشکی پسپۆری ئەو بوارە بێت کە ئەم نەخۆشە پێوەی دەناڵێنێت. بە هیوای ئەوەی کە مانجی ڕەمەزانی پیرۆز مانجێکی پڕخێر و خۆشی و سەلامەتی بێ بۆ هەموو لایەک و هەموو لایەک تەندروست باش بن. سمارت وەرچەرخانە.